عوزی شەروێت تقریبا زیاتر لە 35 بۆ 40 کارەزی تێدا هەیە بە ژمارە عادەت لەوانەیە ئەگەر تهدیدی کەین زیاتریشە بێ هەر ڕێژێکی وەکو دڵین لەو هینەدا لەو مسافەیدایە 35 بۆ 40 ئەوانە تێدایە ئەو سەرچاوە ئاویانە دیارە لە ساڵی ڕابردوو کە سارێکی وشکە ساڵی بۆ ڕووی لە هەرێمی کوردستانیش کرد بۆ هەموو ئەو کانیاوانە وشک بوون کە وەشتێکی دەگمەنی بۆ یەکەم جارەکەوەی کە لە ئێمە بیستمانەوە بە دووەدەچوومان کردووە لە بە ساڵە سوەکاندا کە ئەو کارێزان و کانیاوانە لە ساڵانی ڕابردوودا کە وشکە ساڵیشتا بۆ وشک بوون نەخێر بەو شێوەیە وشک نەبوون بەڵام ئەو ساڵی ڕابردوو کە هەمویان وشک بوون و حتا تاسیری لەسەر بیرەکانی ئیلتیوازی واتە بیری سووریەکانیشدا هەبوو بۆ 6 مەتری هەر بۆ ئەوانیش کە وشک ببوونەوە بەڵام سوپاس بەخوای گەورەکە دیارە ئەو ساڵ و بارانێک کە ئەم ساڵ باری ئەو سەرچاوە کانیاوانە هەمویان ژیانەوە کە شتێکی دەگمەنیە دەتوانم بڵێم چونکە لەو بارانەی کەم ئاویدا ئەوە ژێرجی ئەوەندە دابەزی بۆ جارێکی دی ئەو ئەوانە هێندە سەرکەوێتەوە بێتەوە سەرێ دەکەن زیاتریش زیادکات چکە هێشتا ڕێژی باران زۆریش زیاد دەکاتەوە چونکە باران ماوە ئێستا بڵین ئەوە دەستپێکی ئەو ساڵی باران بووە کە لەو ئاوی ئەوەندە لە قوڵای دابەزی بۆ لە خاکدا کە سەرکەوێتەوە دیارە ئاوەکە ئینشاڵڵا ومێت هەیە زۆر زیاد کاتەوە بەڵام یەکێک کە سیفەتێکی هەیە سنووری حوزی شەروێتی ئەو سەرچاو ئاویانە کاتێک باژیرووە تا ڕەشەبا هەڵی دەکات ئاوەکان دادەبەزن زیاتر پەیوەندی بە کوێستانەکانەوەوان هەیە لە بچیا و بەرزەکان هەیە بەڵێ لە چیاکانی قەندیل ئەو منتیقەی سنووری مەنگوڕایەتی لەو سنووریدا بگرە ئەوەی کە تەجروبەمان کردووە لێرە بارانیش نەبارێ هەر بەس لە سەرەکلی کوێستانەکان ببارێ بەفرێکە بێت ئاوەکان زیاد دەکەن لێرەکاندا یەکێک لە سیفەتەکانیشی ڕۆژ یەکەم و دووەم ڕۆژ نات سێم ڕۆژیان ئاوە سەرچاوەکانیان زیاد دەکەن و بە ڕێژێکی زۆریش زیاد دەکات بەڵام کاتێک بای ڕەشەبای دێت ئاوەکان وردە کانیوەکان لەسەر ڕاددا دەبەزنەوە دیارە ئاوەکان ئێرەدا ئیسیفادێکی زۆری دەکەن هەمووکە بۆ وەکو دڵنە ئار وەسیلەی ژیانی بۆ ئینسانی مرۆڤ کە خوای گەورەی کە نردوێتی پاکەوەی بۆ هەموو شتەکان کە بۆ ئەم مەڕووماڵات بۆ ئاژەڵداڵی بۆ زەوی زەراعی بەکاردێنین دیارە لە هاوینانیشدا زەوی زەراعەتێکی زۆر لە سنووری حوزی شەروێتەدا ئەو بۆ منتیقەی ژاراوێش حتا دەگاتە ئەو شوێنانەی کە ئەو جێگای بۆ دەچێت بامیە و زەراعەتێکی زۆری ماشا و بەراویەکانی لێ دەکرێن ساڵانی ڕابردوو دیارە توتنێکی زۆر لێ دەکرا بەڵام ئێستا بە حکمیەوەی کە توتن نەماوە زیاتر پشت بە زەوی زەراعەتێک ئەوە هین کوشتەکاڵەکان زیاتر بامیەی پشتی بە بامی بەستۆ لێ دیارە بە حکمیەوەی ئەو سەرچاوەکانیان و هەڵکەوتەیەکی جوانی جوگرافیشی هەیە و بۆتە ناوچەیەکی گەشتیاری و خەڵکێکی زۆر ڕووی دەکات کە لە هەموو وەرزەکاندا حتا لە وەرزی هاوینیشدا دیارە دەرەختێکی زۆر لە ساڵی ڕابردووی کە وشکە ساڵی بوش بوون ئەگینا لە خەڵک لە هاوینانشدا هاتووە بەڵام کە دەبوو بە دەرجەوێکی پاییزیان بەهاری کە ئەو سەرچاو ئاویانە خەڵکێکی زۆر دەکات بۆ حکمی ئەوەی کە هەڵکەوتەیەکی جوانی هەیە و ڕێگایە کەشی ڕێگاکی خەتەری تێدا نییە بۆیە خەڵکێکی زۆر لە شوێنەکانی دووریشەوە دێن حتا لە سلێمانی هەولێر لە کوێ لە شوێنەکانی دووریشەوە بە حکمی ئەو دیمەنە جوانەی کە خوای گەورە بەخشیوێتی بە حوزی سنووری شەروێت و حوزی شەروێت تەسیرێکی هەی بووە لەسەر خەڵکانی ترکە ڕوودێر دەکەن بۆ گەشتیاری و بەسەربردنی کاتێکی خۆش لێرەدا ئەو سەرچاوەکانیانە بەڕاستی جێکی جوان و دڕفێن بووە بۆ هاونیشتمانیان بە حقیقەت ئەمە گلەیشمان هەبووە وەتا خۆشمەوە دەرچوومان کردووە بە ئەوەی هەوڵمان داوە کە وەکو ڕێژ وحدە ئیداری نەحی شارەوەدا نیخەمێک بخوات بەڕاستی ئەو شوێنە جوان و دڕفێنەی کە هەیەی بەڕاستی خزمەتی نەکراوە حتا داوامان کردووە چەند تەوالیتێک لەو سنووریدا دروست بکرێن بۆ زەختێکی زۆر دەکەوێتە سەر مزگەوتەکان یان ماڵەکاندا هەیە ئێمە لاریمان نییە لەوەیدا کە خەڵکێکی زۆر هەموو خەڵکێک دەرگای کراوەیە بۆ هاونیشتیمانیان کە دێن بۆ شوێنی سیاحی بەڵام ئەو ڕۆژێکەوەندە ئیزدیعام و قەرەباڵغی دروست دەبێت ئەگەر بەهات بە و چەند سەرئاوی لێ دروستکەرەوان شوێنێکی ئامادەکاری بۆ کرابە بەڕاستی بەڵام دیارە شتێکی دیشەیە بە حکمیەوەی کە گوندێکی کۆنی شەروێت لێرەدا بووە کە نەگەڕانەوەی خەڵکێکی لەوانەیە خەڵکێکی زۆری ئەوەشتەموعی هەیە بێت خانوان لێرە دروستکاتەوە بەڵام بەڕێی من ئەگەر حکومەت بەرنامێکی جوانی هەیە بۆ بیکات سیاجێکی بۆ بکە وەکو چەند نەمامێک و سێبەری کەپری لێ دروستکات بەڕاستی دەتوانم لێم داهاتێکی زۆری دەبێت بۆ لانی ئابووری هەم بۆی کە خەڵکێکی زۆریش لە شوێنە دوورەکان کە دەڕۆم بۆ شوێنی دوور ئەلێرەدا لەو منتیقەیدا بەڕاستی
بەڕاستی کاتێکی خۆش بەسەر دەبن بۆ لەو ڕۆژانێکە لە دەوامدان ئەوانێکە مۆزەفن دیێن ئیستراحات بکەن نێروکانات جەوێکی هەڵکەوتێکی جوانی جوگرایکی خۆی گەورە پێبەخشیوە بێرە. لەخوا بزای بۆوانێکی ئەو بارانەوە هەموو ژیوەتەوە زۆ پێ خۆشحاڵین یاخوا گەورەی بەزیاد بێ ئەمنی ئەو خوینە یا ئەو کانێ و پەیاکردنیدەنا وازن زۆر خراپ بوو لە هاوینی ڕابردوو دۆختان چۆن بوو؟ وەڵای دۆخمان زۆر خراپ بوو دۆخمان باش نەوە لەبێ ئاویە وەڵا پشمان مەشڕۆوی هەر چاو مەشڕۆوی حکوومەتە بوو ڕانکێشا بوو ودەوداوەکەن بۆدا بە ساواکە کەم بۆ زۆر ئادەشن کڕی ودەودارێ وەڵا وەڵا بۆ خوارم بە هەمشە سوودی بینیم بۆ بەراویش بۆ بامی و ئەو شتانە دەکرێت گەرمی لە پیاوە دەرێت ئەو پەڕەور و ماڵات شتە هەموو لەسەر ئەوواایە تا ئێستا نەمدێ بە تەمەنی خۆمدا ئەو ئاواشک بێت خوازوو مانگی شەشێک بوو هەر هەموویشک بۆ هیچی نەما بوو تەڕایدا نەماوە ئێستا لەخوا بدا وەڵا هەموو ژیوەتەوە لە سەد کان و کارە زیاترە ژیوەتەوە. وڵی ساڵی ڕابردوو لە بەهاردا کە کۆتا بەهار ئەو ئاوانە وشک بوون بەڕاستی هاوینە زۆر بێ ئەوەی مادی ناخۆش بە زۆر ئێستاژ وڵا زۆر دڵخۆشین بۆ ئاوانە کە بژاونەتەوە و ژیونەتەوە بەڕاستی سوادێکی زۆرمان لی دەبینی لەو ئاوەی وەڵی جا بۆ ماڵات داری و بۆ کشت و کاڵی بۆ بامیە و بۆ زەرعات بۆ هەموو شتێک بەکاردێنەوەی ئاوەکە زۆر ئاوەکی نازدارە ئەو ئاوە لە کوێستانان ئەوەی کوێستانان نەدێتە خوارە لێرە دەژێتەوە دێتەوە دەرێ ئاوەکە زۆر ئاوەکی نازدارە.